دوکاندارانی لۆفەکانی سپیلکن لە قەزای خەلیفان لە بەرامبەر قەرەبوونەکردنەوەیان لەلایەن حکوومەتەوە گردبوونەوەیان ئەنجام داوە. 50 دوکان دەبین ماوەی 2 ساڵە کە پرۆژەی زۆرسایدی سپیلک خەلیفان دەستی پێکردووە. سەرگۆت سعید یەکێکە لە خاوەن دوکانەکان و دەڵێت دوکانەکانی ئێمە کەوتنە بەردووسایدی سپیلک خەلیفان. حکوومەت پێش دەستپێکردنی پرۆژەکە بەڵێنی پێداین قەرەبوومان بکاتەوە. بەخوای ژیانەکە قورس بووە لەسەر ئەو کاسبکارانی ساحب دوکانەکانی سپیلک. کەچی خاوەنی بەڵێنی خۆیان نەبوون و قەرەبوومان ناکەنەوە لە کاتێکدا ژیان و گوزەرانمان لەسەر ئەو دوکانە نەبوو. ناوەڵا هیچ ئەمەلێکمان پێ نەماوە تا ئێستان هیچیشن بۆ نەکراوە. چەندین جار ئەمە داواکارن کردێت چووینە لای سەرپەرشتیاری ئیدارەی قەزای قایمقامیەتی خەلیفان و ینی زۆر چوینە هاتو چۆن زۆر کردیا بەڵێنیان پێدان بەڵام جێبەجێیان نەکرد. زۆر بەڵێنیان پێدان ئەو میشە ئیشی ئەوڕۆنیە ئیشی 2 ساڵ پێش ئێستاە. بێکارکردنی هاوڵاتیان لەلایەن حکوومەت و نەدۆزینەوەی ڕێگەچارە بۆیان نیشانەی شکستی حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم و بێباچیانە بەرامبەر بە ژیانی هاوڵاتیان. ئەگەر حکوومەت لە خەمی کاسبکاران دابێت لە شوێنێک کە دوکان و شوێنی کاریان بەرپرۆژەیەک دەکەوێت پێویستە قەرەبویان بکاتەوە و شوێنی تریان بۆ دابین بکات نەوەک پشتگوێ بخرێن و ژیانی خێزانەکانیان بخرێتە مەترسیەوە. ئەمە داواکارین ئەوەیە کە قەرەب وەکن بکرێتەوە ئەو زیان پێکەوتوانی سپیلک نزیکەی 50 دوکانەبی هەمووی کاسبکارە زۆربیان بێمحاشە نزیکەی هەتا 300 عائیلابی لەو سپیلکەی سوودمەند دەبوون. ئێستا هەمویان کەتینۆمارێ نەپارێ نەئیشە نەکارە. ئێستا شەخصەیە لەو گوندێ لە دوکانی لە سپیلکە بوو خانی و مار و شتی خۆی هەمووی بەجێشتووە چیتە هەولێرە لە کرێ و ڕۆژانە ئیشەکە عملاتیەکە ئە لێرانە هیچ مشکلەی نەبوو. معیشەتی ژیانی لەسەر دوکانی بوو دوکانەکەی خۆی بەڕێک و پێچی بەڕێوا بە هیچ مشکلەی نەبوو. خەڵکیش زۆر ئیستیفادەی لێ کرد. نزیکەی 50 دوکان لە سپیلک کە بژێوی نزیکەی 200 خێزانی لەسەر بوو بەر پرۆژەی ڕێگاوبان کەوتووە و ئێستا خاوەنی دوکانەکان بێکار ماونەتەوە. بەڵام حکوومەت بێباکە بەرامبەریان و وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام لۆفەکانی سپیلک لە قەزای خەلیفان.